ئەنجومەنی باڵای فتوای هەرێم دوو فتوای نوێی دەربارەی وەرگرتنی موچە لە ڕێگەی نووسینگەکانی حەواڵە و ڕاگرتنی ئاژەڵ لە ماڵدا بڵاو کردەوە. ئەنجومەنەکە لە دانیشتنێکی ئاسایی خۆیدا لە ڕێکەوتی 5 ئایاری 2026 وردەکاری حکمی شەرعی بۆ ئەم بابەتە هاوچەرخانە خستە ڕوو تاوەکو هاوڵاتیان لە کێشە شەرعیەکان بەدوور بن. بەشێک لە موچەخۆران بەهۆی قەرەباڵغی بەردەم ئامێرەکانی ATM یان کەمی ژمارەیان لە ڕێی نووسینگەکانی ئاڵوگۆڕی دراوەوە موچە وەردەگرن، لە بەرامبەردا بڕێک پارە وەکو عمولە بە نووسینگەکە دەدەن. لیژنەی باڵای فتوای هەرێم لەسەر ئەم ڕێکارە دەڵێت باش و چاک وایە هەر کەسێک موچەی خۆی لە ATMی خۆی وەربگرێت، هەر کەسێکیش پەلەی بوو موچەکەی وەربگرێت و بەهۆی کەمی یاخود قەرەباڵغی بەردەم ATMەکانەوە نەیتوانی موچە وەربگرێت، ئەوە بەم مەرجانە دەتوانێت لە نووسینگەکانی دراو موچەکەی ڕابکێشێت. لەو کاتەی نووسینگەکە پارە بە موچەخۆرەکە دەدات پێویستە موچە هاتبێتە سەر هەژمارەکەی. ئەگەر موچەکە لەسەر هەژمارەکەی نەبێت پارەی نووسینگەکە دەبێت بە قەرز و پارەی عمولەکەش دەبێت بە ڕیبا و حرامە. لە بەشێکی دیکەی ڕاگەیەنراوەکەی لیژنەی فتوای هەرێم هاتووە لەو کاتەی کە نووسینگەکە موچە بە هاوڵاتیەکە دەدات پێویستە لە ناو هەژماری فەرمانبەرەکە دەری بهێنێت یان لە ڕەسیدی خۆی دەری بهێنێت و ڕەسیدی هەبێت لەو کاتەدا و هەر لە هەمان کاتیشدا ئەو بڕەپارەی داوێتی بە فەرمانبەرەکە لە هەژمار و جستانی فەرمانبەرەکە بخرێتە سەر هەژماری نووسینگەکە لەبەر مەرجی دەست بەدەستی. ئەنجومەنی باڵای فتوای هەرێم هەر لەو دانیشتنەدا پرسی ڕاگرتنی باڵندە و گیاندارەکانی وەک ماسی و ئاژەڵی درڕندە لە ناو ماڵ و ئاوەدانی یاخود قەفەسدا یەکلا کردەوە سەبارەت بە ڕاگرتنی باڵندە و ئەو ئاژەڵانەی کە لە سروشتەوە دەهێنرن بۆ ناو قەفەس و شوێنە داخراوەکان و درڕندەش نین. لیژنەی فتوا دەڵێ کارێکی ناپەسەندە. لە بەشێکی دیکەی نووسراوەکەی ئەنجومەنی باڵای فتوای هەرێم هاتووە ئەو جۆرە باڵندە و ئاژەڵە کێویانەی لە ژینگەی کوردستان بەرەو نەمان چوون لە قەفەسنان و خستنە ناو چوارچێوەیەکی داخراوەوە ناپەسەندترە. هەرچی پەیوەستە بەو باڵندە و ئاژەڵانەی کە تەنها لە ماڵاندا دەتوانن بژین وەک تووتی و کەناری و تەیرولحوب و کۆتری جوانی و هەندێک جۆری کەروێشک و پشیلە و جۆری دیکە ڕاگرتنیان دروستە، بەڵام بەڕەچاوکردنی ئەم مەرجانە. یەکەم خواردن و خواردنەوەیان بۆ دابین بکرێت. دووەم لە درڕندە و سەرما و گەرما بپارێزرێن. سێەم زیادەڕۆیی لە کڕینیاندا نەبێت. چوارەم بۆ فەخر و خۆنواندن بەسەر خەڵکیدا ڕانەگیرێت. پێنجەم لەگەڵ یەکتر شەڕیان پێ نەکرێت. شەشەم وا باشترە نێرومێ بەیەکەوە لە قەفەسێکدا ڕابگیرێت. هەرچی پەیوەستە بە ئاژەڵی درڕندە تەنیا بۆ باخچەکانی ئاژەڵان و سەنتەرەکانی توێژوینەوەی زانستی ڕێپێدراوە، بەڵام بەڕەچاوکردنی ئەم مەرجانە دوورخستنەوەی زیانەکانی ئەو ئاژەڵە لە کۆمەلگا دابینکردنی خواردن و خواردنەوەی پێویست. ئەنجومەنی باڵای فتوا سەر بە یەکێتی زانایانی کوردستانە و لەسەر هەر پرسێک کە ئاڕاستیان بکرێت کۆبوونەوە ئەنجام دەدەن بۆ یەکلاییکردنەوەی حکمی شەرعی ئەو بابەتانەی ڕۆژانە ڕوبەڕووی هاوڵاتیان دەبێتەوە.